سڵاوتان لێبێت وم کاتتان باش بینێرانی عزیزی شادپرس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەردەم بینای قایمقامەتی هەڵەبجە لەگەڵتانین دیارە ئەمڕۆ کارمەندانی گرێبەست لێرە گربوونەوەتە و خۆپیشاندان ئەنجامدەن وەک لە دیمەنەکاندا دیارە کە ژمارەیەک لە کارمەندانی گرێبەستی بەڕێوەبەرایەتیەکانی نیوپارێزگای هەڵەبجە هاتوونەتە ئێرە و گربوونەوەی خۆیان ئەنجام دەدەن من ئەمێ بڕۆمە لای خۆیان لە زاری خۆیان زانم پەیامیان چییە؟ سڵاو لێبێت ئەم کاتت باش ئێوە بۆچی گربوونەتەوە و داواکاریتان چییە؟ زۆر بەخێر بێن ئێمە وەکو فەرمانبەرانی سنووری پارێزگای هەڵەبجە هەرێکمان لە فەرمانگەوداری خۆیەوە کۆبوونێتەوە لە 15 ساڵەوە هەمانە بۆ چەند ساڵێکە گرێبەستن داوایەکی یاسایی خۆمانەکەین کە 3 ساڵ تەواو بکەی لە خزمەتکردنی بە هەمیشەیی ئەم یاسایە ساوت کراوە هەم لە پەرلەمان هەم لە ئەنجومەنی وەزیران بە بۆنەی قەیرانی داراییەوە بۆنەی دروستبوونی ئەم گرژیە کە دروست بووە لە ناوچەکەیە لە هەرێمەکەی ئێمەشا بڵین سەوڵمان لەسەر مۆزوع گرتووە ئێستا هەموو شتێک گۆڕاوە هەموو شتێک چارەسەر کراوە تەنانەت دۆلار بەرزە موچە بەرزە بڵێن نەوت بەرزە یانی داهاتەکان هەموو یەگەڕێتەوە هیچ کێشەیەک نەماوە شەفافیت خەریکە ڕوونەبێتەوە بۆ خەڵک مافی یاساییمانە بکرێن بە هەمیشەیی خزمەتێکی زۆرمان کردووە لەگەڵ فەرمانبەرە هەمیشەیەکانمانە هاوشانی ئەوان کارەکەین بەڵام مافمان وەکو پێویست نییە بۆیە داواکارین پشتیوانی خۆشمان بۆ هەموو براوخشەکانمان لە شار و شارۆچەکانی کە دووبارەکەینەوە دووپاتەکەینەوە فەرمانبەرانی گرێبەستن داوای مافیشی یاسایی خۆمانە کە بکرێن بە هەمیشەیی نوێنەرە بەڕێزەکانیشمان ئەم مودەیە مودەی چەند مانگێکە مەشغوڵ و سەرقاڵی داتاکانیان تەسلیمی وەزارەتی دارایی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران تەنانەت ئەنجومەنی وەزیرانیش کراون کە هیچ بارگرانێکیش بۆ سەر حکومەتی ئێرەم دروست ناکەین ئێمە داواکارین لە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان ئەم مافە یاسایی ئێمە ئەم داواکاری ئێمە بخەنە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ئەوەی ئێمەش بکەین بۆ مافە یاسایی لەگەڵ لایەن پەیوەندیدان هەبووە چ کەسێک هاتووە بەدەم داواکاریەکانتانەوە بەڵێ هەمان بووە بەسپاسەوە دەستخۆشیمان هەیە وەک ئازاد پارێزگاری هەڵەبجە بەدەممانەوە هاتووە ئەوەی کە پێی بکرێت ئەو تەنها داواکاریەکەین بەرزکردنەوەی داواکاریەمەیە بەسپاسەوە بۆ ئەو بەڕێزانەی لە ئەنجومەنی وەزیران لە دارایی هەرێم بڵین نوێنەرە بەڕێزەکانمان هەمیشە ئاماژەیان بەوەیەوە کە بەدەممانەوە بوون سوپاسیانەکەین تاکە شتێککە ئێمە بێتمان تەنها کۆبوونەوەی بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران کە کۆبوون لەسەر ئێمە بکرێت ئەم جارە وەک لە دیمەنەکاندا دیارە کە ژمارەیەک لە ئەندام پەرلەمانەکان لێرە ئامادەن کاکم مەسڵاو لێبێت چۆن پشتگیری لە داوای کارمەندانی گرێبەست داوای فەرمانبەرانی گرێبەست داوایەکی ڕاست و ڕوونە ئەوی شەوەیە بەپێی خودی ڕێنمایی حکوومەت کە دوو ڕێنمایی وەزارەتی دارایی هەیە هەر فەرمانبەرێکی گرێبەست دوای 3 ساڵ ئەبێ بێتە هەمیشەیی ئەمان فەرمانبەری وامان هەیە 10 ساڵە هەیانە 15 دانە ساڵە گرێبەستە ئەمە پێشێلکردنی مافە یعنی مافی فەرمانبەری گرێبەست بەراورد بە ئەو مافانەی کە یاساکانەیدا بە فەرمانبەری هەمیشەیی نیوەیە لە پێناوی چییە؟ هەمان تایبەتمەندی هەیە هەمان شەهادەی هەیە هەمان اختصاسی هەیە هەمان خزمەتەکە هەمان سعات دەوامەکە هەمان ڕۆژ دەوامەکە بۆچی کەمتر لە نیوەی مافەکانیەی تێ بۆ سەرموچەی نەبێ بۆ پلەبەرزکردنەوەی نەبێ بۆ خانشینی نەبێ اینجا تاکەی بەردەوامە بێ پاشان ئێستا حکوومەت هیچ پاساوێکی نییە داهاتی هێندە لە ئاستی پێویستایە مەسەڵەن ئەگەر 90 دلار بواە ئەمان وت کاکە جارە سەبر لەگەڵ حکوومەت بگرن داهاتینێ بەس ئێستا 90 بە 80 دلار فرۆشێ یعنی حکوومەت تاکەی لەگەڵ هاوڵاتی خۆیان ڕازگۆ بێت ئێمە جەختەکەینەوە لەسەر داواکانیان و سوورە بین لەسەری و بە دوواداچوونی جدیەکەین ئەو پەڕیتوانە هەوڵە دەین حکوومەت بێینەوە سەر ڕێگەیەکی ڕاست لەناو زۆنگاوی گەندەڵیا لەوە زیاتر نەتلێتەوە هەرێمی کوردستانە خاتە بەردەم مەترسیەوە یەکێک لە خەلەلەکان کە دروستە بێ ئەم جۆرە گرفتانەی لێ دروستە بێ ئەوەیە حکوومەت 9 دانە ساڵە یاسای بودجەی نییە هیچ کەس لە کوردستانە نازانێ داهات چەنە خەرجی چەنە هیچ کەس لە کوردستانە نازانێت پلانی ئابووری و دارایی حکوومەت چەنە بۆ ئێمە کەوینە ناو ئەم هەموو کێشانەوە حکوومەت ئەگەر یاسای بودجەی هەبێ بینێرێتە پەرلەمان بەپێی پلانێک هەر ساڵێک ژمارەیەک فەرمانبەری گرێبەست بکاتە هەمیشەیی چکە داهاتی هەیە کێشەکە حەلە بێ بە 2-3 ساڵ کێشەکە حەلە بێ بۆ نمونە بەپێی ساڵی خزمەت ئەم ساڵ یاسای بودجە بنێرێتە پەرلەمان بڵێ کاکە من
10,000 فەرمانبەری گرێبەست کە خزمەتیان 10 ساڵ بەرەو سەرە بۆ نمونە ئەی کامە هەمیشەی ساڵی داهاتوش 5 تر ساڵی داهاتوو کێشەکە حەلە بێ ئەوەندە گەورە نابێ ئەوەندە نابێتە کێشەی هەم ئەمە تەنانەت پێشێلکاری مافی مرۆڤ و مافی مناڵیشی تایە فەرمانبەرێک لای حکوومەت کە هەمیشەیە کە مۆڵەتی دایکایەتی وەرەگرێ ساڵێک و 2 مانگ مۆڵەتی پێدرێ فەرمانبەرێک گرێبەست بێ 2 مانگ مۆڵەتی پێدرێ یعنی مناڵێکی ساوا زەمبی چییە تاوانی چییە دایکی فەرمانبەری گرێبەستە ئایا پێویستی بە چاودێری دایک نییە بێگومان هەیەی ئەمانە هەمووی پرسیارن ئەمانە هەمووی کێشەن حکومە دەبێ حکومەتی هاوڵاتی بێ حکومەتی خەڵکی وڵاتەکەی خۆی بێ ئەو پارەی لەبەردەستیانایە پارەی خەڵکی ئەم وڵاتەیە ئەبێ لە پێناو بەرژەوەندی گشتیە خەرج بکرێت لەوە زیاتر نابێ حکومەت تەماشاکاری ئەوە بێ داهاتەکانی ئەچنە گیرفانی دوو حیزبی سیاسیەوە ئەچنە گیرفاری کۆمپانیاکانیانەوە و لەگەڵ ئەوەشا ئەبێ هاوڵاتیش بێدەنگ نەبێت هەموم گرفتانە چارەسەر بێ بە یەک مەرج جێبەجێکردنی یاساکان گەڕانەوەی داهات بۆ خەزانەی گشتی ئەو شێوەی کارمەندانی گرێبەست قاسفرۆشانش لە ئێستا کە گربوونەوەیان ئەنجامدا لە ماوەی ڕابردووە پەیامی ئەوە چیا خۆ چۆن پشتگیری لە داوەڕەوەکانیەوە پۆلی 12 بەرزبوونەوەی نرخی غاز لە ئێستا سوتەمەنی بەرز بۆتەوە ئێمە لە پەرلەمانەوە زۆر بەجددی ئیشمان کردو بۆی وەزارەتی سامانە سروشتیەکان سیاسەتی خۆی ڕاستکاتەوە هەتاوەکو سیاسەتی هەڵەی نەوتی لە کوردستانە ڕاز نەبێتەوە هەمیشە کێشەی غاز کێشەی نەوتی سپی کێشەی بنزین یەخی هاوڵاتیان ئەگرێ سیاسەتی ڕاست و دروستەوەیە حکوومەت نەوتی هەیە پاڵاوگەشمانەیە لە هەرێمی کوردستانە نەوت بداتە پاڵاوگەکان بیپاڵێوێ بە نرخی گونجاو بیداتەوە بە هاوڵاتیان چ نەوتی سپی چ بنزین حکوومەت دەتوانێت ئەمە بکات لیژنەی سامانە سروشتیەکانمان ڕاست پاردووە بۆی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان کار بکات وەزارەتی سامانە سروشتیەکان ناچار بێ بۆی دامی پاڵاوگەکانی ناوخۆ بکات تا ئێستا وەڵامیان نەداوەتەوە و بەڵێنی ئەوەیان داوە کە پلانێک دانێن ئەم کێشانە چارەسەرکەن ئێمە چاوەڕێیەکەین هەفتەیەکی تر 10 ڕۆژتر 15 ڕۆژتر تاوە پلانەکە دووسێ بەشە بەشێکیانەوەی لە بەغداوە بە سوتەمەنیێنن بنزین و بەشێکیانەوەیە هەوڵەدەن ئاسانکاری بۆ کۆمپانیا بازرگانیەکان بکەن لە دەرەوە بە نرخی گونجاو سوتەمەنی بێتە ناوخۆ و هەوڵەدەن لەم زستانە هەموو ماڵێک بەرمی لە نەوتی سپی بدەنێ بەڵام بە بڕوای ئێمە ئەمە کافی نییە بە بڕوای ئێمە حتاوەکو هەرێمی کوردستان نەوتی خۆی نەداتە پاڵاوگەکانی ناو هەرێمی کوردستان بۆی بیپاڵێون بەشی بنزین و بەشی نەوتی سپی ماڵان کێشەکە چارەسەر نابێ نەوتی هەرێمی کوردستان لە دەستێکی تاریکایە لە دۆخێکی تاریکایە ئەبێ شەفافێ بێ بە یاساکان کار بکات بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکاندا دیارە ژمارەیەک لە کارمەندانی گرێبەست هاتوونەتە ئێرە بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆیان گربوونەوەی خۆیان ئەنجام داوە پێم خۆشە کەسێکی کە وەربگرم ئەسڵاو لێبێ ئەم کاتە جاش وە کارمەندێکی گرێبەست داواکاری تۆ چیە بۆچی هاتوونەتە ئێرە داواکاری ئەمە هەمیشە بوونە داواکاری ئەمە بە هەمیشە بوونە نابینە هۆکاریە وەشکە بارگرانی دروستکەین بۆ حکوومەت و مشکلێ بۆ دروستکەین بەگرە داهاتیشی بۆ گەڕێنینەوە بەڵامی تر پێویستمان بە ئەمریکا بزانین کە ئەمریکامان بۆ دەرەکەن پێوەی لە خزمەت بەڵێ بەڕێزان ئەسڵاو لێبێت داواکاری ئەوە چیە بۆچی گربوونە ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست ساڵەهای ساڵە وەکو بە شێوەی گرێبەست ڕایەکەچین کەەوە مدەتێکی زۆرە هەمانە 12 ساڵە هەمانە سیانزەیە هەمانە کەمتر لەوە زیاتر لەوە چاوەڕێی بە هەموو شەی بوونین داواکارین کە حکوومەت بە شێوەیەکی ڕسمی بە شێوەی یاسا کە مستحقی ئەوەن بکرین بە هەموو شەی بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکاندا دیارە ژمارەیەک لە کارمەندانی گرێبەست لە بەردەم بینانی قایمقامەتی پارێزگای هەڵەبجە لێرە گربوونەوە و ئەندامانی پەرلەمانیش لێرە ئامادەبوون پشتگیری خۆیان بۆ داوەڕەوەکانی کارمەندانی گرێبەست دفاعکردنەوە